زۆر جوان راوە بێگومان ئەمە لە بچنی من ئەمە زیاتر ئیشی درومانی ئەوێت ئەوەی کە تۆ لە مەکینە بزانیت و ئینجامانە بە مەشیرەکراوە بەڵێ درومانە ئەمانە هیچ درومانە بەس ئەمەیان زیاتر ئەمە ژەرمەکینەیە ئەوە شەرمەکینەیە ئەوە شەرمەکینەیە هەرچەند بەدەستی شەکرێ بەڵام ئەمە مەکینەیە جا ئێستا تۆ ئاشکرات کرد کە ئێمە خاتونێکی دەستڕەنگین میوانمانە بستودیۆکەشە دیارە خاتونێکی دەستڕەنگین لە بواری دوورین لە بواری چنین لە لامان ئامادەیە هەم ستدیۆکەی بەبەر هەمە جوانەکانی ڕازاندووەتەوە هەم ئاری ئەو لەچکە جوانە سەرپۆشە جوانی گرت بەدەستەوە پێما بێ ئیتر لەوە جوانتر نێت تۆ ئاڵای وڵاتەکەت لە بوارە جیاوازەکانی ژیان تا بیبینیت ئەوی ژێکێک لە بوارەکان لە بواری جلوبەرگە خاتونێکی ئازیز خات و جوان یاسین لە لامان ئامادەیە لە هەڵەبجەی ئازیزەوە عزیێتی کێشاوە ئەمڕۆ لە لامان ئامادە بوو بۆی کە خۆی باسی ئەزمموی ژیانمان بۆ بکە خات و جوان سڵاون لێبێ جوانترین سڵاوەکان پێشکەش بە تۆ بێت پێم خۆشە باسێکی ئەزمموی ژیانی خۆتمان بۆ بکەیت چی بۆ هاتیتان بوارەوە زۆر بەخێر بێت زۆر سپاس سەلامەت بن زۆر سپاس بۆ ئێوەش بۆ کەناڵی کورسات بۆ ئەم میوانداریە دەست و چاوتان خۆش بێت منیش وەکو کچێکی هەڵەبجە لەدایک بوو جوان یاسین دانیشتوی شاری هەڵەبجەمەوە لەدایک بووی شاری هەڵەبجەشم و خەڵکی ناوچەی هەورامانیشم بێخوا بەخێر بێ لە هەڵەبجە تەسلێم زۆر سپاس زۆر سپاسی کەناڵە بە ڕێزەکەتانەکەم کورسات کەناڵێکی بۆ خۆی نییە بۆ جیهانە طبعاً لەو بوارانە بواری دەزڕەنگێنی هەموو خانمەکانی بەسەر کردوێتەوە من ژێکێک بوو سپاس بۆخوا لەو خانمانە دەست و چاوتان خۆش بۆ زۆر سپاستانەکەم زۆر بەخێری جار چەند ساڵە سادمانی هەموو خان بێگومان و هەمیشەش هەڵمانداوە ئاری هەر کەسێک بەهرە و توانایەکێ ئەوە نەوت بوێرانە لەسەر بەهرە و توانەکانی کاری کردووە ئێمە میواندارەتی بکەین و خۆشحاڵە بین بە میواندارەتیکردنیشە جا خات و جوان چەند ساڵە سەرقاڵی دووری چەند ساڵە سەرقاڵی چنینیت وەڵای من خۆم وەکو خولیایەک بۆ خۆم هەر لە مناڵیەوە حەزم لە کاری دەستی کردووە سەرەتا لە کاری کڵاشچنینەوە دەستم پێ کرد کڵاشمەچنی دواتر لە بەرگدووریەوە حەزم لە بەرگدووری شەکرد ئیتر چوومە ناو بواری دوورینەوە دوای ئەوەش ماوەیەکی زۆر هەر درمانیم کرد دوای درمانەکەش حەزم بە کاری دەستیش ئەکرد لە بواری چنین وەکو نقێم زەنیانە مور و پولەک و اینجا دوایش بە کاری خوری دەستم پێ کرد کڵاشچنین زەحمەت نییە بۆ خاتونەکان طبعا زۆر زەحمەتە بەڵام کە کارێکی خۆت ئەەکەیت و کەسێک لێت ڕازیە ئیتر ئەو کاتمان بوونەکەت بیرەچێت ڕاست ئەمانە کامیان کاری چنین و یعنی تێکەڵن وانە چنین و بەڵێ کارەکان خۆم لە چنین ڕستن و چنین کاری دەستی ئیشەکەم و درمانیشی تر درمانەکانیش هەمووی خۆمەکەی شتێش کە کۆنە بێ شیتەڵێکیتەوە جارێکی جانتایەکە شتێکی ماڵەوەیە ئیلا ئەبێ بیکەمەوە بە جوانکاریەکی تر و بۆ شتێکی کە بەکاری بێنم باش ئەم قاتانی کە لە ئەیبینم خورین ینی ئەمانە چین ئەمانە چنینن با من نیشانیان بەماری ئەمە قاتێکی کچانەی تەواوە تەنورۆ و بلوز و کڵاو هەر هەمووی هەیە زۆریش جوانن ئەمە تەنورەکەیەتی ئەمە ئەم بەشانی سەرەوەی چنینە یان هەموو چنینە هەموو چنینە طبعا کارگەیەکی ڕستن و چنین کرایەوە لە هەڵەبجە بە لەوێ کاک ئەحمەد شێخە سەرپەرشتیە کرد ئەوەی لەگەڵ ئێرانیەکان بوو منیش بە هاوکاری ماڵەوە زۆر حەزم لە کاری چنین بوو اینجا بە مەکینە ئیشەکە تۆزە سەریعتر ئەبێ نەک تۆزە زیاتریش ئەوەی بە ڕۆژێ بە هەفتەیە دوو هەفتە تۆ تێویکەی بۆ نمونە ئەم جلوبەرگی لەبەری خۆمایە من بە شەو ڕۆژێ کردوومە یعنی ئەوەی خۆشت هەر جلوبەرگی خۆم حالیان ئەمە بە لەچکەکەەوە بە عەزیەکەەوە بە سەرشانەکەمەوە خۆم کردوومە هەموو کاری چنینە ئەمە هەمووی کاری چنینە و لە ماوەی شەو ڕۆژێکە تەواوم کردو یعنی کە جەنابتان دعوەتان کردم من هێشتا بیرم لێ نەکردووەوە چی لەبەرکەم ویستم جلی کوردی لەبەرکەم بەڵام وتم بە بۆنی فەسڵەکەەوە و ئێستا وەرزیەتی بیرم لەوە کردەوە بە پەلە شتێکی وا دروست ئەمە لە خوری سوفی حازر بوو یان شتی تر بوو جلوبەرگی تر بوو هەر خوری بوو خوریەکە لە بازاڕی کڕم و خۆم لە ماڵەوە ئێستا حالێن دوو مەکینەم کڕیوە یەکێک پێڵەن دروشباف بە فارسی ئەم شلی لە تووکنە ئەچنێ بڵێ ئێستا ئەوەش هەردامەنیشە ڕەشەوەی شتەکانی فشان بین ئەوەی دەستی جەنابێ بریسکەیەکی تایە ئەمە سادەیە ئەها باشە دوورین مەبەستە لە سوورەکەیە ڕەشەکەش پێم ڕەشەکەش خۆم کردومە ئەوەش خۆت کردو باشە ئەمە
با بڵێن چنین بە بەمش بێ منە ئێوە چنین بە ئامێر چنین بە مەکینە 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 فێربوونی ئێستا- ئەوێت یان نا بەڵێ طبعاً فێربوونی ئەوێ ئەمە تقریبا 2 مانگ دەورەمان کرد دەورەمان کرد ئیتر لە دەورەکە فێر بووین هەموو شتێکیش سەرەتا ئەکەوێتە سەر جوهدومان بوو دووبوونی خۆتەوە بێگومان کە تۆ کەسێک بووی بتەوێ شتەکەت شاز بێ و جوان بێ و دیار بێت ئەبێ مانبوونێکی زۆری لەگەڵا بکێش ئەی بێگومان ئیتر منیش بەهۆی ئەوەوە ماڵەوەمان بە تایبەت براکەم زۆر هاان دەرم وتی شتێکی وا هەیە و تۆ حەزت لێیە هەر ئەبێ بڕۆی ئەیتر کە ڕۆشتم ڕاستێکی زیاتر حەزم لێ بوو چکە ماڵەوەش هاوکارم بوون برا خوشکەکانم ئیتر بە هاوکاری ئەوان سپاس بۆ خوا توانیم سەرکەوتوو بم باش ئەمەش ئیتر ئەمانەم کرد ئێستا ئەمانە بۆ نمونە ئەمە قاتە ئەمە چاکەتە ئەمەش تقرب یعنی ئەمەش لەم ڕۆژێکا چنیومە ئەمە هەر هەموو ئەمە بە شەوێک کوڕانیش ئەمارم بە شەوێک چنیوە باشە بۆ کوڕانیش شەکەن وایە ئەکرێت ئیسا حالین ئەمە بۆ کوڕە بێ بۆ کچ ئەبێ سپی سپی شینی کاڵ ئەو شتانە ڕەنگەکان ڕەش بۆ کوڕیش و بۆ کچیش بەکاری ئێستا ئەمەیان تەنورەیە لەگەڵ کڵاو و چاکەتە ئەمەیان جیاوازە ئەمەیان بەڵام بەدەست چنیومە ئەمەیان بە مەکینە چنیومە ئەمە هەر بەدەست چنیومە بەشەکەی خوار و ملەکەش و بەسەکەش و هەمووی هەمووی بەس ئەم چنرە قەراغانە نەبێکاری قەراغەکانیش؟ ئێستا حالین ئەمەیان بۆ نمونە بیجامەکەی هەرکاری دەستە قەراغەکانیشی هەرکاری دەستە جا ئاری ئەمە چنینیان زۆر زەحمەتە ئەبێ بزانین لەکوێ کەمێکی لەکوێ زۆرێکی قۆڵ لەکوێ ئایتە دەمی زۆر زەحمەتە بەتەکید ئەبێ بزانی تۆ قیاس بە قیاس بیکەیت وایە لەبەرەوەی قیاسەکەت وەکو خۆی پڕاوپڕ دەرچێت شتێکی تۆ بە تایبە شتەکە ئەدەی بە دروستکردن قیاس بۆیە لە بازار شتەکە ئەنازەیە ئەبێ بە قیاس باش بۆ دوورین ئەنازەیە وایە ئەبێ ئەنازەی کەسەکە بپێوی بۆ چنینشی بۆ ئەکەن چنینش بە هەمان شێوە هەر ئەنازەیە هەر ئەبێ ئەنازەی ببی باش ئەی جلوبەرگە کوردیەکانیش ئەم نەخش و ئەمانە لە چۆ بۆ بێت بیرۆکی خۆتن یان ئەوە زۆربەی زۆری ئیشەکانم بیرۆکەی بیرۆکی خۆت چکە حەزەکەم کە ئیشێک ئەەکەم ئیشەکە هەموو شتێکی هی خۆم بێت باشە ئێستا بۆ نمونە با لەمەوە دەست پێ بکەین ئەوە ناڵێم خەڵک نەیکردووە ئەمە بۆ نمونە خەڵک کردوێتی بەس بە شتی جیاوازتر ڕەنگە نەخشەکە شێوازی نەخشەکە ئەگۆڕی بۆ نمونە کەسێ داوای شتێکی لێ ئەکا ئەڵێ هەروەکو ئەوەم بۆ بکە لە پیجێکا لە شتێکا بۆ تهێنێ ئەڵێ هەمان شتمەوێ لە چۆ داوا لە تۆکەن پیجت هەیە پیجەوە داوا پیجەکە نایچێ هەر جوانیاسی جوانیاسی بە لاتینی نووسیتیامە بەڵێ بە لاتینی جوانیاسی تاوانی کە دەیانێت کارەکانی خات و جوان ببینن جوانیاسی نەتوانن لێەوە پەیوەندی پێ بکەن اینجا دوکانیشم هەیە خۆم باشە لە هەڵەبجە دوی 2019ەوە لە دەرەوە کارەکەم دوکانەوەی سەر بخۆم بخۆم داناوە لەخوا بە زیادە ئیش و کاری خاتوونەکان ئەوەی کە لە بواری دەسڕەنگینیایە لە هەڵەبجە تا چەند دۆخێکی لەبار بۆی هەیە پێشوازی لە بەرهەمەکانیان نەکرێ لەوێ وڵی هەڵەبجە ڕاستیەکەی چکە شوێنێکی بچووک و داخراوە مەگەر تەنها ئافرەتان ئەوانەی دەزڕەنگینانی هەڵەبجە ئێستا ئێمە خۆمان بە خۆمان لە سندیکای هەڵەبجە لەقی هەڵەبجە چنین و ڕستن سەرۆکی سندیکا کارزانە و بەرپرسی چنین و دوورمانەکانی شتۆزان شعبانە ئەیتر ئێمە خۆمان بە خۆمان ئیسا حالێن من لەوێ لە سندیکا دەورە ئەەکەینەوە بە خۆبەخشانە خانمی تریش بەشدارە بەشدارە خەیاتەکان 4-5 کەسێکین دەورە ئەەکەینەوە بە خۆبەخشانە بۆ ئەوانەی زۆر جوانە بێ بە من عزیێت ئەمەستەڵاس بە زۆرینەی پیشان پێک لێک جوانترن بەڕاستیش هەر ئیشی دەستی خۆمە ئەمە نەقێمەکانی یان بەردەکانی خۆتی هەمووی خۆمدانناو ماشێکی سادە بووە هەمووی بەڵێ بە ئوتوئێکەی ئەمەی بۆ نمونە ئەمانەی قاڵبە بە قاڵب دای ئەنەی ئەمانەشی تر ئارزوی خۆتە بە ئارزوی خۆت دای ئەنەی چکە ئێستا حالیان بتەوێ ئەم لە نەقێمانە ئاوا تایبەت بێت تەنها زیاتر ڕەنگەکان ڕەش و نیلی هەیە لە بازارە من دائیمەن ئەمەوێ شتێک بکەم شتەکە تاک بێت کەمتر بێت شتە کەمتر بوو سەرنج ڕاکێشترێ بێگومان ئێستا لەخوا بەزیێ بە بازاڕەکەش ڕکابەتێکی باشی کەتا بێت تۆ داهێنەر بی تاکو ئەمە زۆر سەخاتون ئیشی خاتونەکان جوانی لەوانە وردیشی زۆرە ئەوانە ئەمە کاتێوێ زۆر من بە بۆنەی دوورمانەکەەوە ناتوانم هەمووی ئیشەکانی چنینش خۆم بیکەم خوشکەکانم وەکو شاگرد
خوشکەکانیشم ئیشم لەگەڵەکەن چنینەکانم بۆ ئەکەن بەس چنین و خوریەکان خۆمەکەم بەڵام نقێم و زڵنیان و شتەکان دیزاینەکەیان بۆ دائەنێم و ئەوان ئینشاءالله ئیشتە بێ 20 خاتون لە لای تۆ ئیش بکات. ئینشاءالله بە ئومێدی ئەوەی کەسێکە بێ دامێکمان بکە ئێمەش چەند کەسێکی کە بخێنە سەرکار بۆ نمونە تۆ هەتا ئیشەکەت زیاتر بێ پێویستت بە کەسی زیاترە ئینشاءالله ئەو دوکانە بکەی بە کارگەیەک بەرەی پێ بدەیت جا ئێستا خاتون ئەمەش بۆ ئەمانگانە نمونە و چۆن کردوونە هەڵی ڕێک تعبیر لە پایزەکە ئەمەش ڕێک تعبیر لە مۆنومنتەکەی هەڵەبجەکە باڵێ ئێستا ئەما ڕێک واتە بیر لەوەش کراوەتەوە جینۆسایتەکانی مۆتراژیدەکانی ئێمەش لەنێو جلوبەرجی کوردیان ڕێکباتەوە شتێکی زۆر زۆر تر تۆ ئەبێ بە بیرکردنەوەکانی خۆت بیرۆکارنەکانی خۆت شتێک بکەیت کە شتەکە زۆر سەرنجڕاکێش بێ کەسێکی تر نەیبێت من دائیمەن خۆم حەزم لە شتی وایە شتێکم حەز لێیە کە کەسێکی تر ئێستا هەر نەیبێت زۆر زۆر تایبەتە لەبەری تاوام وەرکی باش ئەم نەخشانە ئێستا باسی ئەمەت کرد ئەمە مۆنومنتەکەی هەڵەبجەیە وەک ئەوانەی تر وەک هەرم کەوای کە بەدەست ئاریوە ئێستا بۆ ئەمە ئابایە ئابا خلیجیەکان ئەم نەخشانە چۆن هەڵیانە بژێریت سەرچی بۆ ئەەکەی سەلیقەی خۆتە وەڵی تر ئەبێ بیرۆکەیەکی زۆر مشکی زۆری پێوەمانو پێ هەتا بیرۆکەیەکت بۆ بێ کە شتەکەی خۆت بێ من ناڵێم شتیکە ناکەمەوە ئەیکەمەوە بەڵام جیاوازی تیاکەم ئێستا ئەمە لە بازاڕە بەعام نقێمە من حەزم کرد شتێکی جیاوازتر لە بازار بکەم ئەمە نقێمە من ئەم دیودی و بۆ نمونە ئەمە لایەکی لە بەرەوەی هاوسەنگ بێ ئەم لایم چنیوە لەماوە ئەم لایەش بەشێ لە پشتەکەی و قۆڵێکم چنیوە دەستەکانجات خۆش دەستە خۆش بێ ئاری تۆ عزیێتە کێشی زۆر ڕنگێکی جوانە جا ئیشەڵڵا ئەگەر ئەم زستانە تاوابوو ئیتر وەرز وەرزی جلوبەرگە ئەو ڕنگانەش هەمووی بۆ جلوبەرگی با بڵێن بەهارە زۆر جوانە ئێستا ئاری کۆمەڵێکی ئەمە پیشانی بە کارەکانی خاتون ببینن بەڵام ئەمەیان بەرچی چیە ناوی ئەم بەردە ئەم بەردە قاوەیە وەڵاهی ئەو بەردانە هەر بردێکی ئەسڵە ینی شتەکان فەرقی هەیە تۆ کە هینیەکەی هەیە شتەکە موادەکەی گرانە هەشە شتەکە وردەکاریەکە و موادەکەی هەرزانە بەس وردەکارێکی زۆریەوە ئێستا بۆ نمونە ئەمە لە کەرنتینەکەیە من لە کاتی کەرنتینەکەی توانیم ئەو هێلەکە و ئەم کەوایە دروستکەم کاتەمە یادگاریەکی جیاوازی ئەمە یعنی ماوەیەکی زۆر بۆ حەزم لێ بوو شتێکی وا بکەم بەڵام لەبەر کەمی مەجال کاتم نەبوو لە کەرنتینەکەیە لەگەڵ ئیشەکانی خۆما توانیم ئەم دوانەش بکەم وەکو یادگاریەک بنێنێتەوە دەستە خۆش بێ و لە شتە ساغ بێ و جانتاش پێما بێت هەر کاری چینینە لەسەر کردو و شتێکی زۆر زۆر جوان و ناوازێ وەڵای ئەو جانتایە ڕاستیەکەی ئەم شەو زۆر بەپەلە بیرۆکەکەم بۆ هات زۆر باشە تۆ پێش بەرنامە شتێکی ئامادە کردو تقریبان چارەک بۆ 12 شەو بوو ئەو بیرۆکەیم بۆ هات وتم شتێکی جوان جانتای دەست چارەک بۆ 12 شەو وەڵاهی تر ڕاستیەکەی خۆ کارەواکەشمانەوە نمیە کارەواکەش بڕانیوەی مایەوە کە بەیانی هەستان ئەونیوەکەم تەواو کرد ئەمەش وەکو هەدیەکی بچووک بۆ جەنابدە زۆر زۆر ساست دەکەم هاتنی خۆت ئامادەبوونت لە بەرنامە گەورەترین هەدیەیە بۆ ئێمە جلوبەرگە کوردستانەکەشمان بیر نەچێ بە ڕەنگی کوردستان دایناوە سەحرجەمە بچین و شوێنی خۆمان خاتون هەر لە شوێنی خۆتۆ خاتون شانی بە ئەمەش ڕاستیەکەی مامۆستایەکی بەڕێز مامۆستای باخچە باخچەی شەونم یەک ڕۆژ بوو وابزانم یەک شەو ڕۆژ پێش ئەوەی ڕۆژی ئاڵای کوردستان بێ داوای لێ کردم وتی تقریبا 11 بۆ 12 شەویش بوو داوای لێ کردم وتی مەجالت ئەبێ ئەگەر مەجالیشە نەبێ زۆر ئاساییە وتم ئیشەڵا شتێکی جوانێ بۆ ئەەکەم ئەی بۆ لە چکەکەی چی بکەم وتم وڵای وازی لە چکەکەت نایە ڕاستیەکە ئەمەی کە پیشانمانە لە سەرەتاوە واتە لە چکەکەت نایەمێ بەڵێ بەڵام جلەکەت بۆ ئەەکەم لە چێکی لەگەڵە گونجێنین کە ڕسمەکەم بۆ گرت و بە مەسیج بۆم ناردەوە ڕاستیەکەی شۆک بوو وتی ئاوا بۆم ئەەکەی وتمەوە ئەوەی خۆتە ئەتر تەسەوری نەکرد شتیوابێ ئەوە زۆر دڵخۆشی کردم زۆر زۆر خۆش بێ زۆر زۆر سپاس ناوەکەت بە خۆتە کارەکانە جوانە و وەکو خۆت دەستە خۆش بێ دووبارە لە هەڵەبجۆ تا ئێرە هاتی بەخێر بێ سەر چاو ئاکرد کێشە هیواداری ئەو کەسانشی کە کارەکانی خاتو جوانیان بینیوە بێ کڕیاری ئەم جۆرە کارانە بن بۆی کاری دەستی خاتو جوان و هاوشێوەکانی زیاد بەرەو پێشە بڕۆ ئێمە لەنێو پرۆگرامدا مەبەستمانەوەیە دەستیان بگرین بیان ناسێنین کارەکانن بۆی کەسانێک خاتونێک ئێستا لە ماڵ و لە پارێزگای هەڵەبجاگەر کارەکانی ئەمە دەبینیوە ئەوە تۆ کارەکانت بینی و دەتوانیت بۆ ئەم نەورۆزە پێش بە خاتو جوان ببەستی وایە